بەخێربێنەوە بۆ KBO Recaps لە ڤیدیۆی ئەم جارشدا یەکێک لە نایابترین فیلمە کۆریەکانمان بۆ ئامادەکردوون بینەری بن و چێژی لێوەربگرن با دەست پێ بکەین. فیلمەکە لەگەڵ جیهۆک دەست پێ دەکات. جیهۆک شارەزای کردنەوەی قاسەکانە لە هەمان کات دزێکی پیشەگەرە کە کاری دزینی شوێنەوارەکانە. جیهۆک لە ڕێگەی فرۆشتنی شوێنەوارەکان بژێوی ژیانی دابین دەکرد. ئەو بەڕادەیەک لە کارەکەی شارەزا بوو کە توانی بووی زیاتر لە 100 دزی ئەنجام بدات بەبێ ئەوەی دەستگیر بکرێت یاخود گومانی بکەوێتە سەر. جارێکیان جیهۆک بۆ دزینی پارچە شوێنەوارێک دەچێتە باڵەخانەیەکی پارێزراو. ئەو قاسەی کە شوێنەوارەکەی تێدا بوو زۆر ئاڵۆز بوو، بەڵام جیهۆک بە خولەکێک کردیە و پارچە شوێنەوارەکەی بەسەرکەوتووی دزی کە لە باڵەخانەکە دوورکەوتەوە بە هەڵە پارچە شوێنەوارەکەی لەدەست دەشکێت، بەڵام ئەو کۆڵی نەدا، ئەڵکو کۆپیەکی لە پارچە شوێنەوارەکە دروست کرد و بردی لای فرۆشیارێکی بەناوبانگی پارچە هونەریەکان. فرۆشیارەکە زانی کە پارچە شوێنەوارەکە ساختەیە، بۆی ڕەتی کردەوە مامەڵەی پێوە بکات، بەڵام کاتێک کە جیهۆک بۆ هەڕەشەی لێکرد کە پێشتر پارچەیەکی هونەری ساختی فرۆشت بوو، فرۆشیارەکە بە ناچاری ڕازی دەبێت بەکڕینەوەی. جیهۆک هاوڕێیەکی هەبوو بە ناوی گوان کە شارەزای میکانیک و دروستکردنی بۆم بوو. دوای کۆتا دزی جیهۆک دەستی کرد بە ساختەکردنی پارە و توانی ئامریک دروست بکات کە بە شێوەیەک پارەی ساختە دەکرد زۆر لە ڕاستەقینەکە دەچوو، بەڵام ئەو کاتێک حولەکەی پێدا دەکرد حیبرەکەی پەرش دەبووە. دوای ئەوەی سەرکەوتوو نەبوو لە ساختەکردنی پارە، بڕیاریدا ئەم جارە فرۆشگایەکی خشەڵ بە ئامانج بگرێت کە ئەڵماسێکی تێدا بوو نرخەکەی 3 ملیۆن دلار بوو. ئەمەش کارێکی سەخت بوو چونکە فرۆشگاکە پڕ بوو لە کامێرای چاودێری. ئەوانش بە دوای هاکارێکی لە هاتوو گەڕن کە ناوی چانگ بوو. هەرچەندە چانگ بە ئاسانی خیانەتی لە هاوکارەکانی دەکرد، بەڵام ئەوان هیچ بژاردێکی تریان نەبوو. جیهۆک چاوی بە ئافرەتێک کەوت بە ناوی یونها کە نیگارکێش بوو و بردی بۆ ژوانێک. لە ژوانەکە سەرسامی خۆی بۆ ملوانکەکەی دەربڕی کە دیاری باوکی بوو بۆی جێما بوو. پاشان چوونە فرۆشگای خشت بۆ پرسیارکردن لەباری ملوانکەکە. لەوێ بۆیان دەرکەوت کە نرخی ئەڵماسەکە ملیۆنان دۆلارە. بەر لەوەی شوێنەکە جێبێڵن، جیهۆک جانتایەکی خستە ژێر قەنەفەکەی. پاشان چوونە فرۆشگایەکی تر بۆ دڵنیابوونەوە لە نرخی ئەڵماسەکە. لەوێش هەمان شتیان پێگوتن. جیهۆک دەستی کرد بە گەڕان بەناو فرۆشگاکە چونکە ئەوە هەمان ئەو فرۆشگایەیە کە دەیەوێت دزیەکەی تێدا ئەنجام بدات. لە کۆتایی ڕۆژەکەدا پلانێکی دانا تا لە ماوەی 10 خولەکدا دزیەکە ئەنجام بدات. لە ڕۆژی دزیەکەدا ئەو جانتایی کە لە فرۆشگاکەی دانابوو تەقیەوە بۆ هۆی سەرنجڕاکێشانی پۆلیسەکان. دواتریش چانگ کامێراکانی ها کرد. بەر لەوەی جیهۆک و هاوڕێکی بستە ناو فرۆشگاکە، لە ناکاو پۆلیسەکان گویان لە دەنگێک بوو بۆ دەستیان کرد بە سوڕانەوە بە دەوری فرۆشگاکە، بەڵام دواتر گوان سەرنجی لەسەر فرۆشگاکە لابردن لە ڕێگەی شکاندنی جامی ئۆتۆمبیلێک. هەر لەم کاتانەدا جیهۆک ئەڵماسەکانی دۆزیەوە هەڵی گرتن. پاشان گەڕایەوە لای تیمەکەی. لە ڕۆژی دواتر کاتێک کە خاوەنی فرۆشگاکە بە دزیەکەی زانی، سەرسامی خۆی بۆ کارە دەربڕی چونکە توانی بیانە قاسەکە بکەنەوە. خاوەنی فرۆشگاکە ناوی چۆ بوو کە سەرمایەدارێکی ملیۆنێر بوو و لە هەمان کاتدا مافیاش بوو. بۆ بەدەستهێنانی ویستەکانی چەندین کەسی کوشت بوو. جارێکیان ژمێریارەکەی خۆی نوقمی چاڵێکی پڕ لە چیمەنتۆ کرد. چۆ پلانی دزیەکی دادەڕشت، بەڵام پێویستی بە دزی لێ هاتوو بوو. هەندێک کەسی بە زۆر برد، بەڵام کەسیان نەیانتوانی لە کاتی خۆیدا قاسەکە بکەنەوە. بۆ هۆیشەوە داوای لە پیاوەکانی کرد بە دوای ئەو دزانەدا بگەڕێن کە دزیان لە فرۆشگاکەی خۆی کرد بوو. پیاوەکانی دۆزیان نەوە بردیانن بۆ لای چۆ پێشنیاری ئەوەی بۆ کردن کە لە 105 دەستکەوتی دزیەکە بە هەر یەکێکیان بدات ئەگەر بێت و لە دزیەکەدا یارمەتی بدەن. ئەوانیش ڕازی بوون. چۆ پێی گوتن کە ئەو خاوەنی 150 ملیۆن دلاری بازاری ڕەشە کە بە ڕێگەیەک لە ڕێگەکان هێنراوەتە کۆریا، بەڵام ناتوانێت پارەکانی بهێنێتەوە بۆی ئەو پاسەوانیە توندەی ئەو شوێنەی کە پارەکانی تێدا هەڵگیراوە. تیمەکە دەستیان کرد بە داڕشتنی پلانەکەیان. دواتر چۆ پەیوەندی بە چانگەوە کرد و بڕەپارەیەکی پێشکەش کرد لە پێناو ئەوەی پلانەکەی جیهۆکی بۆ ئاشکرا بکات. لەو کاتەدا پۆلیس بە دوای ئەو دزانەدا دەگەڕا کە ئەڵماسەکانیان دزی بوو. لە ناکاو لە ڕێگەی کامێرا چاودێریەکان جیهۆکیان بینی کە جانتای بۆمبەکەی لەدەست بوو، بۆیە پۆلیسەکان چوونە سەر ماڵەکەی و لەوێ ئەو ژووریان بینی کە پڕ بوو لە نەخشە و پیلان بۆ دزیەکانی داهاتووی. هەرچی جیهۆکە ڕۆژێک بەر لە ئەنجامدانی دزیەکە لەگەڵ هاوڕەکەی چوونە شوێنی دزیەکە و بۆمبەکانیان لە شوێنی مەبەست جێگیر کرد لەگەڵ ئامێرێکیش کە یارمەتی چانگ دەدات لە هاکردنی کامێراکان. کە گەڕایەوە بە گوانی گوت کە پلانی ئەوەی داناوە ناپاکی لە چۆ بکات و پارەکان بنێرێتە شوێنێکی تر. چانگ گوێبیستی قسەکانیان بوو، خێرا ڕۆیشت و قسەکانی بۆ چۆ گێڕایەوە، بەڵام چۆ ڕوبەڕووبوونەوەی جیهۆکی دوا قەس بۆ کاتێکی تر چونکە لە ئێستادا ئیشی پێیەتی. لە دیمەنی دواتر جیهۆک دەبینین کە لە دەروی پێشانگای هونەر چاوەڕی یونها دەکات، بەڵام یونها ئیهمالی دەکات بەهۆی ئەوەی کە وەڵامی پەیوەندیەکانی نەداوەتەوە. ئەو کاتێک کە ڕەتی کردەوە قسەی لەگەڵ بکات، پێی گوت کە ئەو قوتابی باوکە کۆچکردوەکەی بەڕێز ئۆ بووە، هەر ئەویش فێریکردنەوەی قاسەکانی کردبوو، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان بڕیاریدا واز لە دزی بهێنێت و لە ڕۆژی دواتر بەدەستی چۆ کوژرا. یونها بڕوای پێنەکرد و سواری ئۆتۆمبیلەکەی بوو. بەر لەوەی شوێنەکە جێپێڵێت لەلایەن چۆڕ فێنرا تا لە دژی جیهۆک بەکاری بێنن، هەمویان توانیان بچن ناو بەندەرەکە. و هەنگاوی یەکەم بە تەقانەوەی شوێنەکە دەستی پێکرد کە بۆ هۆی لادانی سەرنجی پۆلیسەکان. هەر لەو کاتەدا چانگ توانەکانی بەکارهێنا و کامێرا چاودێریەکانی ها کرد. بەم شێوەیەش 40 خولەک خرایە بەردەم جیهۆک تا قاسەکە بکاتەوە. لە کۆتاییدا قاسەکەیان کردەوە، پارەکەیان گواستەوە ناوبار هەڵگرەکە و پارەی ساختیان لە شوێنی پارە ڕاستەقینەکە دانا. پۆلیسەکان هەردووای تەقینەوەکە گەیشتنە شوێنەکە و دەستیان کرد بە سوڕانەوە بە دەوری بەندەرەکە. بەم هۆیشەوە جیهۆک بڕیاریدا بەر لە هەڵاتن بە پارەکەوە کەمێ خۆی بشارێتەوە، بەڵام جیهۆک گەڕایەوە بۆ ئەوەی وەک چۆن پلانی دانابوو ناونیشانەکە بگۆڕێت.
بەڵام بەهۆی ئەوەی کە چۆ پێشتر بە پلانەکەی زانی بوو دەیوەستێنێت فەرمانی پێکرد کە خۆی ڕادستی پۆلیس بکات و ئەو کاتی ڕەتی کردەوە ملوانکەی خۆشەویستەکەی پێ پیشاندا. جیهۆک وای دەرخست کە خۆی ڕادستی پۆلیس دەکات بەڵام لە ناکاو خۆی هەڵدایە ناو دەریا و پۆلیسەکانی شتەقیان لێکرد بۆ هێشەوە ئەو بۆمبانە شتەقینەوە کە هەڵی گرتبوون. کاتێک گوان بەمەی زانی دارمە بەڵام چانگ زۆر دڵخۆش بوو ئەمەش وای کرد شەڕ بکەوێتە نێوانیان. شەڕەکەش بە مردنی گوان کۆتایی هات. لە کۆتاییدا بەرهەڵگرەکە بە چۆ گەیشت و کاتێک کردیەوە سەری سۆرمالەوەی کە پڕ بوو لە پارەی ساختە. لەو کاتەدا پەیوەندیەکی تەلەفۆنی لە جیهۆکەوە پێگەیشت و بۆی دەرکەوت کە نەمردووە و پێی گوت کە هەموو ئەو شتانی کە لە سەرەتاوە کردوویەتی بۆ تۆڵەکردنەوەی پەرس ئۆ بووە لە دزینی پارچە شوێنەوارەکە و ساختەکردنی و دانانی دەنگ تۆمار کرد لە ناوی. جیهۆک دەیزانی کە چۆ ئەو پارچە شوێنەوارە دەکڕێتەوە و لە بەبەختی خۆی کڕی و لە ئۆفیسەکەی خۆی داینا و ئەو کاتێک کە جیهۆک زانی چۆ بەدوای دزیەکی لە هاتوودا دەگەڕێت بە مەبەست ئەڵماسەکانی ئەوی دزی. چانگیش بە بەرژەوەندی جیهۆک کاری دەکرد بەڵام داوای لێکرد بوو وای نیشان بدات کە کار بۆ چۆ دەکات. هەرچی ئەو تیمە بوو کە خەریک بوو لەسەر بەندەرەکە جیهۆک دەستگیر بکەن هەمووان کەسانی ساختەکار بوون و فیشەکەکانیش ڕاستەقینە نەبوون و دواتر توانیان گوان لە بەرهەڵگرەکە دەربهێنن. لە کۆتاییدا چۆ تەواو بێهیوا بوو و پۆلیسیش بەدوایەوە بوون. پیاوەکانی دەستیان کرد بە ڕوبڕبوونەوەی پۆلیس. چانگیش توانی یونها ڕزگار بکات بیباتە شوێنێکی تر. هەرچی چۆیە لە شوێنەکە هەڵات. دوای چەند کات ژمێرێک و پاش هێوربوونەوەی دۆخەکە جیهۆک و تیمەکەی گەڕانەوە بەندەرەکە چوونە لای ئەو بەرهەڵگرەی کە پارە ساختەکانی تێدا بوو و بۆیان دەرکەوت کە دەبووە لە سەرەتاوە ئەو پارە ساختانە بچن لەبەر ئەوەی ئەو کاتێک کە پارەکانیان لە بەندەرەکەەوە دەگواستەوە ئەوانیش بە هەمان شێوە لەسەر و ئامێری ساختەکردنی پارە چاپ دەکرا کە پێشتر دروستی کردبوو و بەهۆی ئەوەی کە چۆ نەیدەزانی ئەگەر بێت و کوحول بەسەر پارەکەدا بکەیت دەبنە ڕاستەقینە وای زانی کە پارەکانی دزرا و پارە ساختەکانی پشتگوێ خستن. لە کۆتاییدا جیهۆک چۆ دەستگیر دەکات و ڕادستی پۆلیسی دەکات پاشان گەڕانەوە شوێنەکەیان بۆ شوشتنی پارەکان بە کوحول. جیهۆک بۆ ماوەی چەند مانگێک دوای ڕووداوەکە دیار نەما. ڕۆژێکیان یونها بڕێکی زۆر پارەی لە جیهۆکەوە پێگەیشت بۆ ئەوی پێشانگە هونەریەکەی لە دووبەی بکاتەوە. یونهاش پارەکانی هەر بۆ ئەم مەبەستە بەکارهێنا و ئەو کاتێک کە چوو بۆ دووبەی ئەو مولبانکەی دۆزیوە کە لە کاتی ڕفانەکەی لێ بردرا بوو. فیلمەکەش لەگەڵ دەرکەوتنی جیهۆک لە پشت یونهاوا کۆتایی دێت. بەم شێوەیە پوختەی فیلمەکەمان پێشکەش کردن. لایک و سەبسکرایبتان بیر نەچێت بۆ بینینی ڤیدیۆی زیاتر. سپاس بۆ بینەربوونتان.